السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستەکانم، قوربانی کردنە نێوان منداڵ و ئاژەڵان یاخود ڕەشەوڵاخ، مەڕ و بزن و مانگا و وشتر شتێکی نامۆ نییە کە هەموو ساڵێک دووبارە ئابێتەوە. بۆ لە نێوان منداڵ و ئاژەڵ تا ئەمڕۆکە قسەی تێدا ئەکەین لە مێژوو لە ڕابردوو هەتا ئەگاتە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام و پێش ئەویشە شەیطان وای کردووە کە مرۆڤەکان لە جیاتی قوربانی بکەن بۆ پەروەردگار، قوربانی بکەن بۆ ئەو، نەک لە گۆڕینی ڕێڕەوەکە بەڵکو لە جۆری قوربانیکردنەکەش لاڕێی کردوین. زۆرێک لە مرۆڤەکان لە ڕابردوودا و بەشێکیش لەمڕۆدا لە جیاتی قوربانی بکەن بۆ پەروەردگار، قوربانی ئەکەن بۆ شەیطان. بەڵام جیاوازەکەی نێوان ئەم دوو قوربانیکردنەکە جۆرەکەی جیاوازە. ئیمانداران ئەوانەی کە لەسەر کتێبە ئاسمانیەکان ئەڕۆن، بە تایبەتی ئیسلام، هەرگیز منداڵ ناکەن بە قوربانی. بۆ؟ چونکە ئەزانن ئەمە کاری شەیطانە. بەڵام تا ئەمڕۆژ قسە تێدا ئەکەین خەڵکانێکیش هەنە هەتا ئەمڕۆژ لە سەرکردەکان، لە گەورەکان، لە ناودارەکان، لە بەناوبانگەکان قوربانی ئەکەن بۆ شەیطان، بەڵام ئەم جارەیان بە منداڵ یاخود هێشتا هەر بە منداڵ. بەڵێ بە منداڵ لەوانە پێتان وشەیەکی سەیر بێت، بەڵام سەیر نییە. ئەگەر سەیری قورئانیش بکەین کە خوای گەورە باسی ئیسماعیلەکە عەلەیهی سەلام کاتێک کە خەونەکەی بینی بەوەی کە ئیسماعیلی کوڕی سەر ئەبڕێت، باشە بۆچی کاتێک ئەم پەیامەی بە کوڕەکەی گەیاند ئیسماعیل عەلەیهی سەلام، ئیسماعیل نەیفەرموو باوکە تۆ باسی چیەکەی، ئەم شتە ناموویە، تۆ چییە باسیەکەیت؟ نەخێر، بەڵکو بە جوانتریشەوە وەڵامی دایەوە و شۆچیش لێ نەدا. بۆ تووشی شۆک نەبوو؟ لەبەر ئەوەی شتێکە نامۆ نەبوو. لە نێو مرۆڤەکانە شەیطانەکان وان لە مرۆڤانێک کردووە بەوەی کە منداڵ بکەن بە قوربانی، بۆی کە ئەم دابوون نەریتە گڵاوە شەیطان پەرستی لە ناو بچێت، پەروەردگار ئەم جۆرە خەونەی نێو خەونی ئیبراهیم عەلەیهی سەلام بەوەی کە لەبەر چاوی خەڵکە ئیسماعیلی کوڕی ببات، بیکە بە عەمەلی بیکات، بۆی کە خەڵکان چاوەڕێ بکەن بەوەی کە ئیبراهیمیش وەکو ئەوان منداڵەکە بە قوربانی. بەڵام کەسیش دەستی نەگرت، بەڵکو چاوەڕیان ئەکرد بە تەنیا بێتەوە. کاتێک کە گەڕاوە کوڕەکەی لەگەڵدا بوو، بەڵکو بەرانێکیشی پێبوو بۆی کە خوای گەورە بەرانەکەی بۆ دابەزاند یاخود بۆ نارد بەوەی کە ئەبێت بەران بکرێت بە قوربانی. ئەوەی کە خەڵکی ئەیکەن ئەمە شەیطان پەرستیە، ئەمە کرداری شەیطانە، ئەبێ مرۆڤ لێ دوور بکەوێتەوە. بۆشە کە گەڕایەوە ئیسماعیلیشی لەگەڵدا بوو نێو گوندەکە، نێو دێهاتەکە، خەڵکی پیان سیر بۆی کە ئیسماعیل نەکردێتە قوربانی. بۆشە هاتەوە پێی فەرموون بەوەی کە مرۆڤ هەرگیز نابێت منداڵەکەی یاخود هەر منداڵە شتر بکاتە قوربانی، بەڵکو ئەبێت لە جیاتی ئەمە بەرانێک، حەیوانێک، بابن لە جۆرەکانی ڕەشەوڵاخ، بەوەی کە مەڕ بێ یان بزن بێ یان مانگایەک بێت یاخود وشترێک بێت بکات بە قوربانی. خۆشەویستەکان، ئەمەی کە ئێستا کە ئەمڕۆژ هەر هەیە، ئەمە مێژوویەکی هەیە کە مرۆڤەکان بەداخەوە ئەوانەی کە لەسەر ڕێگای ڕاستدینە شەیطان وا لا ڕێکردوونە کە مرۆڤ ئەکەن بە قوربانی. بۆ ئەمەشە چەند بەڵگەیەکتانە دەمێ بەوەی کە لەسەر زمانی خۆیان باسەکەن کە چۆن منداڵ ئەکەن بە قوربانی. ئەگەر بێت و ئێمە ئەم دروشمەی ئیسلامە ڕان نەگرین بە گەورەی کە حەیوان بکەین بە قوربانی، بێگومان باگرەی لە کەسانێک نەکەین. ئەگەر پەریان سند و زۆر بوون لە نێو کۆمەلگادا، ئەم دابوونەریتە خراپە، ئەم شەیطان پەرستیە پەرەی سند بۆ نێو خەڵکە کە منداڵەکانیان بکەن بە قوربانی. کەواتە سستی نواندن لە قوربانیکردن یعنی ڕێگرینەکردنە لەوەی کە جارێکی تر لە نێو کۆمەلگای مرۆڤایەتی بە شێوەیەکی ئاشکرا منداڵ بکرێت بە قوربانی، نەک بەو شێوە نهێنەی کە ئێستاکە هەیە لە سەردەمی خۆماندا. با چەند بەڵگەیەکتان نیشان بدەم بەوەی کە تا ئێستاش خەڵکانێک منداڵ ئەکەن بە قوربانی بۆ شەیطان. ئەو منداڵێک کە ئەیبینن ئەمە لە 2014
کاتێکە ئاشکرای کرد بەوەی کە لە یەکێک لە قوتابخانەکان لە بەریتانیا باوکی ئەم منداڵە لەگەڵ مامۆستاکان و هاوڕێکانی و بەشێک لە باوکان ئەمانە لەو گوڕوپانەدا بوون کە منداڵیان ئەکرد بە قوربانی. بەڵێ منداڵیان ئەکرد بە قوربانی. ئەو منداڵە ئەڵێت پرسیاری لێکن ئەڵێ ئەو ئاهەنگەی کە ئێوە ئاهەنگتان ئەجێڕا دیارە باسی ئاهەنگێک کات کە باسی زۆرە پەرستشێک هات کە لەوێدا منداڵیان قوربانی پێکردووە و منداڵیان خواردووە. بەڵێ منداڵیان خواردووە بە قسەی ئەم منداڵە. ئەڵێ باوکن لەگەڵ مامۆستاکانی قوتابخانە ئاهەنگیان ئەجێڕا بێکەوە گۆشتی منداڵانی شیرەخۆریان ئەخوارد. منداڵانی شیرەخۆر. ئەڵێ کە پرسیاری لێکن ئاهەنگەکە چۆن بوو واتە چی تێدا ئەگوزەرە؟ ئەویش ئەڵێ حەزم لە ئاهەنگەکە نەبوو. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ دەستیان بۆ ئەندامە هەستیارەکانم ئەبرد و ئازاریان ئەدام. یعنی بزان تەعەدیان لەبەر چاوی یان باوکیشی و مامۆستاکان و هەندێک لە باوکان دەستیان بۆ ئەندامی ئەم منداڵە بردووە. ئەڵێ ئەگەر گریا بامە بە چنگاڵێک لەسەریان ئەدام. ئەگەر هەر بەردەوام بامە لە گریانە دووبارە بە چنگاڵ لیان ئەدام. ئەگەر هەر زۆر گریا بامە ئەڵێ ئەو کاتە دەرزێکیان لە ملم ئەدا یەکسەر خەوم لێ ئەکەوت. کەواتە ئەیان خەواند بەوەی کە ئەگەر بەشدار نەبێت لەگەڵیاندا یاخود ئەو شتێکە ئەوان داوای لێکە نەیکات بە دەرمانی خەو بێهۆشیان کردو و کاری خۆیان لەگەڵا کردووە. ئەڵێ کە چێ بن ئەو کەسانی کە لیان ئەدایت کە پرسیاری لێکات؟ ئەڵێ باوکم بوو و هەموو مامۆستاکان هاوڕێکانی باوکم و باوکانێکیش بوون باوکانی منداڵەکانی تریشە بەشدار بوون لەو مەراسیمە کە ئەوان زۆر تۆند بوون بەرامبەرم و زۆر لیان ئەدام. ئەمە جێڕانەوەی منداڵێکە کە پۆلیسی بەریتانیا خودی خۆی تەسویری کردووە و ئەجێڕێتەوە کە چی ئەگوزەراوە لەو قوتابخانەیەکە ئەو منداڵە تێدا بووە. ئەڵێ منداڵی شیرەخۆر ئەیان کوشت و وە گۆشتەکەیان ئەخوارد ئەیان کرد بە قوربانی. تا ئەمڕۆژی قسەی تێداکەین بڵێ خەڵکانێکی زۆری شەنە بەڵام بە شێوەیەکی شاراوە وەکو سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام نێ بە شێوەیەکی ئاشکرا کردی بێتیان بەڵکو ئێستاکە بە شێوەیەکی نهێنی ئەیکەین بەڵام زۆریشن ئاگادار بە ئێستا چەند بەڵگەیەکی ترتان نیشان دەم کە زۆرن لە دام و دەستگاکانی حکومەت و ناحکومیەکانە بەداخەوە کار بەدەست و لێپرسراون. یەکێک لەو کەسانش کە کاری لەو کارێدا کردووە یەکێک لە زابطەکانی CIA بووە چەند ساڵی بەر لە ئێستاکە مردووە کاتێک بۆ حاکمەکانی ویلایەتەکەی قسە ئاکات بەوەی کە چی ئەگوزەرێت لە نێو جیهاندا بە تایبەتی لە نێو ئەمریکاشدا. ئەڵێت ناوی کابرا ناوی ڕۆبەرت دیڤید ستیلە. ئەڵێ کەسانێکەنە منداڵەکان ئەکەنە قوربانی منداڵان ئەکەن بە قوربانی ئەوانە تەنها بەڕفاندنی منداڵەکان ناوەستن بەڵکو هەندێک لەو منداڵانەی لایەنە لای خۆیان لە دایک ئەبن. یعنی هەندێک منداڵ ئیستیرا دەکەن هاورداکەن و هەندێک منداڵش لای خۆیان هەلنێو خۆیان دەم ئەم منداڵان لە دایکە بن بە تایبەتی عنی کە بۆ قوربانیکردن ئەو دایکانە ناڵێن دایک با بڵێن ئەم ئافرەتان پیسانە با بڵێن منداڵانێک ئەنێنەوە بۆ قوربانیکردن پێیان و ئیستیغلالیان ئەکەن بۆ سولێ وەرگرتنیان و منداڵەکانیان. ینی ئەم ژنانێکە لەوێ لە نێو ئەو گوڕپەدانە منداڵیان ئەبێت بە تایبەتی بۆ ئەم کارە نەک بۆ نانەوەی مرۆڤایەتی و یاخود بۆ بنیادنانی خێزان. ئەڵێ خەڵکانێکمان هەیە لە نێو ئەمریکادا منداڵ ئەنێنەوە بۆ فرۆشتن بەبێ شەهادە و وەلادەی شادە و وڵادەی لەدایک بوونیان واتە بۆ چونکە ئاسانترە کوشتنیان تاوەکو کەس لیان نەپێچێتەوە چێن و لە کوێن. منداڵەکانیش جگە لەوەشە منداڵانێکیش بە تیارە لە وڵاتانی تر ئەهێنن بەبێ ناسنامە بەبێ بەڵگەنامە بەڵگەنامە منداڵانێک هەناردەی ئەمریکا ئەکرێت. ئەمە ڕۆبەرت خودی خۆی ئەڵێت لە درێژە قسەکانی داڵێ ئەو منداڵانە تەنها وەکو کۆیلە بەکار نایەن یاخود تەنها دەست درێژیان بکەنە سەر بەڵکو عەزابیان ئەدەن بۆ ئەوەی خوێنیان لێ بڕوات بۆ خوێنیان لێ بڕات سەیری کە بزانە ئەمە قسەی و کابرای ئەڵێ بۆی کە ئەدرینالین دەستە بەر بکەن کە لە خوێنی منداڵەکاندا هەیە چونکە شێوازی پەرستیشیان هەیە بۆ شەیتان کە تێیدا خوێنی منداڵان تێدا ئەخۆنەوە لە هەمان کاتدا ئەندامانی جەستەیان دەردەهێن و بەکاری دێن مەبەستی گورچیلە و جەرگ و دڵ و ئەو بەشانەیە کە ئەو منداڵانە بۆ ئەو شتانەش جەگۆناوەکانیان دەردێن بۆی کە سوودی لێوەربگرن بۆ نەخۆشیەکانی خۆیان
لە هەمان کاتدا پەرستشی کوشتنی منداڵانان هەیە لە بەرچاوی یەکتر، یعنی منداڵ هەر بە مردووی ناهێنن بەڵکو لە بەرچاوی یەکتریشە ئەیکوژن و ئەیخۆن. قسەی لەوەی خەتەرتر بەڕێزەکانم لە درێژە قسەکانم کابرایە خەتەرەکەی لەوەش زیاتر ئەوەیە کە لە دوای ئەمە ئەم قساناکە ئەڵێت هەندێک ڕێکخرا و هەن لە جیهاندا کە سەر بەو گروپانن کە منداڵان ئیستیغلالەکەن بە ناوی ڕێکخرا و یارمەتی و هاریکاریکردنیان. بۆ نمونە ڕێکخراوی ئۆکسفام و تەواوی ڕێکخراوەکانی نێو UN و ئومەم المتەحیدا و دەستەی ناوچەوانان لە ئەمریکا و تەواوی وەکالەتەکانی خدمەت الأطفال یعنی خزمەتی منداڵان لەسەر تاسەری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا داهەنە. یعنی ئەمانە ئەم کەسانە لە نێو ئەو گروپا ڕێکخرا و ئەو ڕێکخرا و بەناو خزمەت کارانەی بۆ منداڵان و نەوچەواناندا ئەم کەسانە کار بەدەستن و لە نێو ئەواندا بەو ناوانە هاتوونەتە نێو منداڵان. ئەڵێت ئەمانە ئیستیغلالکردنی منداڵان تاکە ئامانجیان نییە، بەڵکو یعنی تەنها مەبەستیان منداڵەکان نییە، بەڵکو ڕاکێشان و دیتنەوەی ئەو کەسانن کە وشەکە ناشرینە بەزای بەکاری بینیم کە منداڵ بازن، تاوەکو ئەو کەسانە بهێنە سەر تەختی دەسەڵات و ئەو دام و دەستگا و ڕێکخراوانە بگرنە ئەستۆ و بیانکەن بەکار بەدەست و گەورەی ئەم دام و دەستگایانە کە بە ناوی خزمەتکردن و هاریکاریکردن و دەستگرتنی نەوجەوانان و گەنجانەوە هاتوونەتە پێش کەچی دوای ئەبنە ڕێکخراوێکی ڕاوکردنی منداڵان لە ڕاستیدا. ئەمە قسەی ڕۆبەرت دیڤید ستیلە کە زابطێکی پێشووی CIA بووە کە بۆ دەستەی حاکمانی ویلایەتەکەی خۆی باسەکاتن و بڵاوی کردوتەوە بەوەی کە بڵێ ئەو ڕێکخراوانەی منداڵان و خزمەتکردن و هاریکاری منداڵان و یەتیمان و ئیتر بە ناودێنە نێو ڕێکخراوەکانە ئەمانە لە نێو ئەم ڕێکخراواندا کۆمەڵە کەسانێکەنە بۆ دوو مەبەست بۆ دوو ئامانج دێنە نێو یاخود ئەو ڕێکخراوانە دامەزراند و یەکەمیشت بۆ ئەو منداڵانە بدزن یاخود دەستەمۆیان بکەن بۆ لا خۆیان ڕابچێشن، لە هەمان کاتدا ئەو کەسانەش بدۆزنەوە کە کاری هەتی و بازیەکەن یاخود منداڵ بازیەکە لە نێو خۆماندا بەداخەوشەکە ناشرینە بەس ناچارین بەکاری بێنین. ئەڵێ ئەمانە واکەن بە مەدەحکردن و بە مێدیاکانی خۆیان ئەم خاڵکانە دێننە سەر تەختی دەسەڵات بۆی کە ئەم دام و دەستگایانە بگرنە دەست و ئەم کارە پەرە پێ بدەن. چ کارێک پەرە پێ بدەن؟ ئەم کارێکە کوشتنی منداڵ و خواردنی خوێنەکەی و بەکارهێنانی خوێنەکەی بۆ دەستە بەرکردنی ئەدرینالین. بۆش ئەوان بە ئەڵێن ئەو منداڵان کە عەزابیان ئەدەن بزانە خوێنیان لێ ئەتشێت، ئەم خوێنە بۆ جەستە پێویستە، ئەڵێن بۆ بجەستە باشە، لە خۆیان هەڵ ئەسوون لۆتی تێنەکەوێت بەو شێوە بە گەنجی ئەمێننەوە ئەگەر بێت و منداڵ عەزاب دەنوک ئەو خوێنەکە لێ ئەڕوات لەبەری خوێنەکەی دەوڵەمەندە بە ئەدرینالین و یاخود بەو مادەی کە پێویستە بۆ جەستە. کەواتە ئەوانە کە سەیریشانەکەی ئەو سەرکردانە زۆربەیان ئەبینی هێشتا هەر گەنج دیارن. هۆکارەکەی چییە؟ بەڵ لەبەرەوەی ئەو کارە قێزەونانە ئەنجامەدەن. ئەمە قسەی خۆیتیان ئاگادار بن، نەک بڵێ ئەمە زیادەی بکەین یاخود کەمی بکەین. ئەڵێ لە نێو ڕێکخراوەکانیشدا هەنە بۆ دەستەبۆرکردنی یاخود دەست بەسەرداگرتنی دام و دەستگاکان. ئەمانە کاری قێزەونی شەیتان پەرستەکان کە تا ئەمڕۆژ لە نێو خۆماندا هەنە. بۆش ئەگەر بێت ئێمە ئاگادار نەبین خۆشەویستەکانم، ئێمە چاوکراوە نەبین، ئێمە قوربانی نەکەین بە مەڕ و بزن و مانگا و وشتر، ئەوان ئامادەنە بە منداڵان بیکەن. جەسەیری کاڵێت منداڵانێکیان لە جگەل لەوەی کە لە نێو خۆیان دەکە منداڵانێک ئەنێنەوە بۆ ئەو کارە، هەندێک منداڵانیش دێنن بە تیارە لە وڵاتەکانی ترەوە. یعنی منداڵەکان ئەدزن ئەم ڕێکخراوانە منداڵانی بێ سەرپەرشتیار بە ناوی نەخۆشی بە ناوی شتێک دێنن و دومیش هەم لە مەتاڕەکانە کەسیان هەیە و هەم لە وەزارەتەکان و هەم لە دام و دەستگا گرنگەکانە ئەوانە کەس و لێپرسراوی گەورەی خۆیان هەنە کە ئەو منداڵان زۆر بە ئاسانی هاتوچۆ پێکەن. هەروەک لە جەزیرەی ئەپستین زۆر بە ڕوون و ئاشکرایی کە بۆی ڕوونکردنەوە کە چەند منداڵیان تێدا ڕقس و سەمایان پێکەن و لە بەرچاویە با بڵێن ئایان ڕفێن و ئایان بن و ئایان بن بە غورفەکانی ترە و یاری لەگەڵاکەن و ئیتر منداڵان سیر کە منداڵ چەند ئەترسێن لە چاوەکانیان ڕادیارەکە ئەو منداڵانە پساون لیان زۆر لیان ئەترسێن لە چێ لە ترامپە و لە ئەپستینە و لە بیل کلینتۆنە و لە سەرۆکی مایکرۆسۆفتە بیل گێتسە
يعني أبين كومالي كسيان لقل دابون لو جزيرة دا كمنداليان بتيارة بهليكوبتري شخصي هنا ونبويندري كبويك كاري خرابيان لقل دابكن أو كبينا بين ناس نامش نهار بزريان كردنو ونيان كردنو وأعزاريان داون بويك خوينكانيان لي بخون ياخذ خوينكانيان لاستفادة لي بكن بو دست بركردني أدرينالين كواتا خوش يستكان أما شتيشي باس مريخ ناكن باس سردمي خوما ناكن هلا لا تأمرك أقصد ذاكن أمشت بردوامة بداخوا بلان بداخوا خل كانت زورج لو وزعنا لو اشتانا بأجانا كاتك بيشتد باس ما نقدر يعني قد أمانة بيردوزي تيك درانا أمانة قصاني كلام الأخوان وقصانا كان بلان الحمد لله بأشكرابوني دوسي أبستين أمتو متانا من لسلاكوت وبأشكراب في مكانيان بلاو بوا ومحكمة كانيان روجانا أكرينو و وزارة دادي أمريكا اشتكانا اللي بلاو كانوا اشتي قيزون هرتي كاري قيزون وبدر روشتي ومن دالكو شنو خواردنو تعدا كردن لما دالان تيدا يكشتي باشي تيدانيا تزقل لا تعدا كردنو لا أو كاري قيزون أنيكا ودر كوتليان كان سيري أو فيديو يشبكين كأما بيكري مولوخا أما بيالين مولوخ كأمانة صالانا قرباني أكن بو أم هيكل كان أم هيكلي شيطانة مولوخة كصالانة سكردكان وميدياكار كانوا وبناو بانجا كانوا وحتى لاعب كان طوباني أو قصاني كلا شاشة كان بالزوري ودركون أمانة كناو بانجان هي أبي يشيك بن لعنداماني أم جروبا كصالانة أصل قرب مندال أكن بقرباني هندق مندال كان لمندالان لبردمي أم هيكلا أي كوجنوا خوينكي لي أخون خوينكي أخون وجوشتكي أخون وهندق يشجعوا مندالانا هل وقت أبين آخر نيو سكي أم بيكروا كلناو سكي ده أجريكيا كأو مندالانا آخرنا أو أجروا ومندالانك أكن بقرباني بو الشيطان كانيان أما خوش ويستكان أما فيديو كان خويتي أنا قبل إما بدروس مان كرد بيت برحال مسألة قرباني كرد بمن ضالنا وبداخ وتأمره شمان بردوامه بعد يشتلو أفردانا بيننا كخوي يشيك بولا بجدار بواني أم أهنجانا ويشتلو بنا مالانا كخودي خوي بما نجرته كرنيو بنا مالكي خوي تسوق زراوة وتسيان كردوا بو شيطانا لمقابلش تلفزيوني برسياري اللي كان لبرتساوي خلق وزيهانا لأمريكا عليه دواء كبرسياري اللي كان عليه أيوة برستشي قرباني كردنتان بمندالان يعني الشيرة خورة كان هي أيوة جولام دالي بالي خلكانك هبون لنيو خزانة كمان منداليان أنايوا كس هستيان بينا أكر كسكي هي لبر قلويان سوكالي لو كسانك قلون وآفرتانا زكبريان كم تربية وديارة نازاندريت كأما سكي هي يعني اگر قلوش نبايا وآفرتا عليه لكاتي سشي قورا أبو خوي أشار دوا تحمل كيدانا وأقرايا ونيومانو وأو من دالك هنا وأو من دالمان أكردنا بقرباني كواتا عليه بسياري لك عليه بخود بجدار بوي لو بونانا دكا قرباني كردن بشير خور عليه بله كاتك من دالبوم ناتسار أكرام مليان دايكو باوكم وكلو بونانا دا بجدار بمو ومنيشان ناتسار أكد بوي كشير خور بكما قرباني يعني من داليان بو من دالج داوام بوي من دال شير خور بكوجتو وبكاتا قرباني لو والله برسيارك آخري عليه بوتسم بستيك وآمانزك أن إيوه من دال شير خورتن أكرده بقرباني على بود دست برکردنی وزا ليرة ده بسیار ليرة والله ما كان ما دست كود كواته أم كاري كأيكن شون ساحر كان كاري قيزون أنزام مدن بويكا ببن بالساحر بويكا الشيطان كوملك زنيان بو دابين بكات بهمان شو أمانج لسر آسيش برستر لا ساحر بسيط چونکە شەیتان هەتا کاری گەورەی زیاتری بۆ بکەی ئیشی زیاتر و وزەی زیاترت پێدا وزەکە چییە هەندێک لە نهێنیەکان بۆ باسەکات و هەندێک یارمەتی دەدات بۆ زانینی نهێنیەکان ئەوەی کە ئێمە درچی پێ ناکەین هەڵێ ئەم کارەمان ئەکرد بەوەی کە شەیتان وزەمان پێ بدات واتە نهێنیەکانمان بۆ ئاشکرا بکات و یارمەتیمان بدات هەروەک چۆن شەیتان ئەو ساحیرانەی کە بەداخەوە ئێستا لە کوردستان لە وڵاتانی ئێمە گەلێک زۆر بووە بەچیە بن بە ساحیر أم كسانة كان بساحيل أبي كاري قيزون ونشيا وأنزام بدن حتى كاركان قيزون وبيس وتصلكاوي بيت شيطان زيادة كاركانيان بوكن يجي لو كار قيزون أنا أويا كأبي قرآن بدرنن وأبيت
أم قرآن والعياذ بالله بشتي ببيساي بكنو بخراب كاري وبخويني سوري ماغاني أفرتانا أم براوي قرآننا خراب بكنو بيز بكن وأمش أمزج لتشندري بكا بلني أشكوتك بكا لدروي خلقها بكات بازنيك بتشيشت لأنه أو بازنا دا تسل الروج نيت دروا وعيب نبي هيتشي لبردانا بيت أبي لما أو تسل الروج دا خواردنيش كم بخوار روجانا زور كم بخوات بويكا أو ندب بطاقته الزليل ديار بيت شو روج لويلا سوزدا دا بيت بروتو قوتي بي بخويد بيسايكشي هر أبيت ياخد باشا روكيو ميزكشي أبيت هل لو متقية بك لو بازنيك تشاويتي أو يقدو متريا أبي قرآن تشبيه بو قرآن خوي خاوين بكات والعياذ بالله كواتا لوي الزليل بونو برسيتي برسيبونو وبيتزلوك وبدامالين همو بهاق لخوي دا تسل الروج لوي أباريتو بو شيطان بوي كي بي يارمتي بدات كواتا لاني أو بيسايو أو بوغنيو أو برسيتيو أو بيتزلو برجو أو براوانيشي بكار هناو أو مصحف قرآني بكار هناو بوي كا وفاداري وملكتي بو شيطان نشان بدات دوای امتل روجا الشيطان لس الشيوي بزنيك ياخد سيبريك تاريخيك ديت قسي لقلاكاتو بويك بتتو نيوكو ملقا تن زنيكي بو دستبركات بويك لخزمتي دابنو بويك هندك شتي بو كشف بكاتو ولا خلق بي لا ريب بن بناوي اما كرامته واما الشيخ ومشايخه لو رقايه وام كسا يتر باري عليه باري كويتا تسوريه خلقانك بو دستمو ابنو خلق إشي بو كانو شتي بو دينو بقوري أظانو إيتر بناوي كرامتو إيتر خلق لا رأيكاتنو شيطان لو رقايا أبيني كاري بوكات ذا كارك يتسن قيزة وانتربيت أجر من دال كشتي تدابي من دال الشير خوري بتاواني تدابيتو وقرباني كردي تدابيت خوين خواري تدابيت بيقومان إشكي زياتر بوكات شيطانيش بوش أم أفرادك كأما بو باسكات بالضبط أما أو قصانا من بو تصديق كات كبيشتري مش لكل ما لسري كردو بلام كبزماني خويان كأصل من بلا أما هدف كمان بو كوات اشتكان خيال نين اشتكان دروس كراو نين بلكو راستقيننا وبوني هي وبوني شي هبو وبوني شي أمينتا يوم القيامة أم الملاني لنيوان مروفكان دا لنيوان شيطان برستنو خوا برستيدا لنيوان من دال قرباني كردنو لنيوان آجل قرباني بيكردن هر أمينيت برسيارك لو داني أما بواكن نخل أما هر هبو الشيطان كاري خويكات إيمش وكو إيمان دار هم برنگاري أم شيطان برستانا أبينوا أم كار قيزونا سركونا أكنوا أندي بمام كرد ليش ناقر أم كار بكن لما قد قربانيش أكين بوشتانيك خوي جورا بو داناوين كام تيك رشا ولاغا كمرة مانجايا بزنا يعني وشتريك لم توار زيادة النبي إنسان بيكات كواتا برسيار لو دا ناكرت بوتي أكن برسيار لو أكرت أي تو إيمان دار بو الرزيلي أنويني بويكا مرة بزنك رشا ولاغ يش اللي رشا ولاغ كان بكي بقربانية بويكا أم دروشمك أما دروشمي سمبولي إسلام أما سمبولي إيمان دارانا كتوت زي بد زي بكي نقلي له كبل بو أيكن بل أمان خلقانك الشيطان لا ريكدنا بلا خو تو أجر خود بمسلمان الزاني بو كم ترخمت يدا أنويني بويكا أم دروشما كخواي يقول ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب أما نشاني لخواتر سيدا لنيو ضلكاني أم كصانك قربانية كان أو كصانك أم دروشما أم قرباني كردنا بقورو بيروز راقرن كهمو صاليات يكنوا قربانية كان بويك بيستل منك أمانا شيطان برزنين شويني شيطان نكوتونا بلكو شويني پروردگار كوتونا بويك مرك بزنك يان مانجاك يان وشتريك بطن كسيكا يان مانجاك بحود نفرا أكان قرباني أم پر بيداني قرباني كردنا لنيو كوم الجاي مروفياتي دا كب كردني قرباني كردني شيطان پرستكانه كواتا بتشيك برقار نبيو بقرباني كردن ويكا أم دروشما أم قرباني كردنا بقورو بيروز را بقرين إيما برسيارك لودا أي بو إيما نايكين أوان آمادنا بمنضال بكن وبو شيطانش بكن بمنضال الشيرة خوري بيتاوان أنزامي بدن أي باش إما بو نايكين بداخوا بوش النابي إنسان إيمان داري لأخواترس بحساب لأخواترسا تقول لأخواترس بيت كافر فإنها من تقوى القلوب كأما هالقلاوي لأخوات السكيتي كلا دلو ويدايا بلام كابراك بس نيوجكات بلام قرباني ناكات
أما خواترسي تدانية بو سنك أفرمي لحديثك هاتوك فرمي عليه الصلاة والسلام والصدقة برهان بخشين بلغيا نك نوجك بلغيا بي نوجك ناسنامي مسلمان بونتا بلام ناسنامي لخواترسي قرباني كردنكتا بويك أبخشي زال باريا لزكاة لخيرة لقرباني كردنا أمانة هوكاري أونك بابلين أمانة نشاني لخواترسيتك لا دلدا هالقلاوة إما تون بزانين إيمان من بري لخواترسية بويك إما سستينان ويني لقرباني كردن ده هوشك أخوائي قولي أفرميت فصلي لربك وانحر نوش بك بو پروردگاركت وسربرين كانشت سيك لآتش ده بهمان شي أخوائي قولي نوشو قرباني كردن ياخو نوشو سربرين بابن سربرين حيوان بيك هناك أفرميت قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين بيان بلي كمن نويجا كانمو قرباني كردنا كانم ياخو سبرينا كانم وجيانمو مردنم همو لبينواي پروردگارا نقل بيناوي الشيطان قدار با سو خلقاني كان بو الشيطان مكارانا كان نويجي كانو كديب بخوتان بينيتان كبو مولوخ بو أم بيكرا سوزدا بنو طوافي شكنو قرباني شكن مدالكان بقرباني ونويج شكن كواتب بلام إيما إيمان دار نوجكان مانو قرباني كردنكان مانو جيان مانو مردن من همو لبناي پروردگارا كوات إيما دو تسيني دياوازين بتسي خو من زياب كينو بوي كإيما نوجكان مانو قرباني كردنكان من بو پروردگارا ببيت سواني أوان كوان من دار لكان كان بقرباني طوافكان يا نوجكان بو چي بو شيطانا بو أسل مني كإيما لخواترستين أجر سرنجێک بدەینە دەستپێکی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێرانە یەکەمیشت کە کردیان یەکەمی ساڕۆکەلەیاندا لێدانی قوتابخانەیەکی منداڵان بوو کە 168 منداڵی بێتاوانیان تێدا شەهید کرد و کوشتیان. ئایا ئەمە هەڵە بوو؟ ئەمە خۆلەنێ و شەڕێکی خوێناویدا نەبوو کە دوو جەب هەل ناوێکدا بن و ئیتر بپڕژەنە ناو یەکتریە و کەس دیار نەبێ کە ئەمە منداڵە مە بچووکە گەورەیە. أما أم شر بيلاني بدان راو ولا ستلايت ولا أسمان كانوا حموي برنامج دراجي بكرا ونقطة بنقطة دياري كرا ولا شيء نربرن بوي كيك خلا دروس نبت أما سردمي تكنولوجيا وقمر صناعي وكاميرا ودرونا يعني ناكر لها مو سردمي كهلا كرا بلم سردمي هلا ناكر كالناس زانن لتشين دري أدن بتي لدسبيتشي كيا دسبيكي جيجا جرينجا كان اللي أدريت كدياري كرا وبرنامج دراجي بكرا یەکەمی ساڕۆکەلیاندا لێدانی قوتابخانەی منداڵان بوو کە 168 منداڵی بێتاوانیان تێدا پارچە کرد و کوشتنیان. ئەمە بۆ چ کرا؟ بە گوێری ئەو قسانەی کە بۆم باسکردن ئەمە بۆ دەستەبەرکردنی ئەم وزە شەیطانیە کە بە عەقڵی خۆیان ئەگەر بێت و ئەم قوربانیانە بۆ شەیطان بکەن شەیطان یارمەتیان ئەدات بۆ دەستەبەرکردنی ئەو وزەی کە ئەو ئافرەتە باسی کرد کە وزەیان دەست بکەوێت بۆ شەیطان بۆ ئەوەی کە شەیطان یارمەتیان بدا و لەو شەڕێ سەرکەوتوو بن. بەڵام شەیطان چی بۆ کردن؟ ملیان زیاتریشکا و زیاتر سەشۆڕیان بۆ مایەوە و چونە زبڵدانەی مێژووە بۆی کە لە هەموو ڕوویەکەوە شکستیان هێنا. ئەمە مەدەح نییە بۆ ئێران ئاگادار بە بڵێن ئەمە شیعەیەوە ئەمە فڵان و فیسان ئەمە قسەیەکی بە ئاگادار بە ئەمە قسەیەکی هەرزەکارانەیە و دوورە لە ژیریەتی. بەڵکو ئەمە شەڕێکە لە ئەفغانستانە دۆڕاندویانە لە ڤێتنام بە دۆڕاندویانە لە عێراق دۆڕاندیانە لە سووریا دۆڕاندیانە و لە ئێرانش بە هەمان شێوە لەم شەڕەدا هیچیان دەستەبەر نەکرد و لەگەڵەوەشا کە قوربانیشیان بۆ کرد 168 منداڵیان بۆ کردە قوربانی. بۆ ئەم مەبەستەش ئێرانیەکان ئەم ڤیددیۆیان دروست کردووە بەوەی کە ترامپ و سەرۆکی وەزیرانی ئیسرائیل بێکەوە بینیم ئەچنە بەردەم مۆلۆخۆ بۆی کە نیاز پاشی خۆیان نیشانەدەن. ئەمە ترامپ ئەڵێت ئێمە 168 منداڵی جوان و بێتاوانمان بۆ کردیتە قوربانی لە منداڵانی قوتابخانە کە لە باشترین منداڵاندا بوون. ئەمە قوربانێکی گەورەیە هیچ کەسێک لەمە باشتری بۆ نەکردویت ئەمەشمان لە پێناوی بەڕێزتاندا کردووە ئەی هاوڕێکەم بەعل ئەویش پێەکەن و ئەڵێت پێیان زیاترم ئەوێت ئیتر ئەمە ئەو مۆلۆخەیە ئەو شەیطانەیە کە تا ئەمڕۆ شوێن کەوتوکانی هەنا شوێن کەوتوکانیشی لە بنکە سەربازیەکان و لە بنکە ڕێکخراوەکان و ڕێکخراوەکانی منداڵان و بە ناوی دامودەستگای خێری و ئەوانە هاتوونەتە مەیدانەوە بۆ دەستەبەرکردنی وزە لەلایەن شەیطانەکانیان بۆی کە قوربانیان بۆ بکەن منداڵانیان بۆ بکەنە بە قوربانی منداڵان بکوژن لە شەڕەکانە. ئەمانە
هەمووی ئەو بەڵگانانە کە بە زمانی خۆیان ئەدوێن شەڕی غەزەی خەبۆ خۆمان بینیمان جگە لە کوشتنی ژن و منداڵ هیچی تری تێدا نەبوو بۆ چونکە لە عەقیدە و بیر و باوەڕی ئەواندا کوشتنی منداڵ ئەمە وزە دەستە بەرکردنە لەلایەن شەیتانەکانیانەوە بە ناوی دینداری شەو دەناگادار بە بەشێکیان بە ناوی یەهودی دێن بە ناوی مەسیحی دێن بە ناوی موسڵمان دێن بەڵام لە ئەسلدا شەیتان پەرستن ئەوانە هیچ علاقیان بە کتێب ئاسمانەکاندا نییە بۆشە سەیۆنیەکان ئاگادار بن کە ئێستا حکومڕانی دنیا ئەکەن و دامودەزیەکانی زۆربەی زۆری جیهان بەدەستی ئەوانەوەیە ئەگەر ڕاستەخۆش لە بەردەستیاندا نەبێت بە ناڕاستەخۆ حکومڕانی ئەکەن ئەوانە بە زۆربەی زۆریان شەیتان پەرستەکان و ئەوەی کە ئەزانێت و کاوێ نازانێت ئیشە کات بە ناڕاستەخۆ بۆیان یاخود بە ڕاستەخۆ ئیشەکە بوو ئەوان ئەمانەی کە لەسەرەوەنە بێگومان ئەزان کە ئەمانە شەیتان پەرست و کارەکەن بۆ ئەو مۆلۆخەی کە پیشانمدان لە پێشتردا خۆشەویستەکان ئەم ململانەیە ئەتا یەوم القیامە بەردەوامە بێت خەڵکانێک بۆ خوای گەورە حیوانانێک ئەکەن بە قوربانی بۆی کە خوای گەورە بۆی دایناوی کافر والبودنا جعلناها لكم من شعائر الله لكم فيها خير ئەفەرمێت ڕەشەوڵاغانێکم بۆ داناون کە مەڕ و بزن و مانگا و وشترە لەم چوارە زیاتر نابێت و کەمتریش نابێت ناتوانێت مریشی بکەیت بە قوربانی و ناشکرێ نەعامە بکەیت بە قوربانی ئەبێ بەڵکو لەم چوارە زیاتر نەبێ کە کردومەتە کە خوای گەورە فەرمێ کە کردومەتە دروشمی ئاین بۆ ئێوە کە خێری بۆ ئێوە تێدایە کەواتە خۆشەویستەکان هەر ساڵێک هەر کاتێک پارەتە بوو هەر کاتێک توانات داهەبوو ئەوەی کە واجبە یا سنەتی موەکەدەیە ئەم قوربانیکردنێ کە هەموو ساڵێک پێویستە بیکەین لە کاتەکانی دیکەشدا زوو خوێن بڕێژە قوربانی بکە بۆی کە نیازپاچوی ئیماندارەتی خۆت نیشان بدەیت بۆ پەروەردگار کە تو پێچەوانەی شەیتان پەرستەکان خواپەرستی ئەەکەیت ئەوانی شەیتان پەرستیەکەن تۆ مەڕ و بزنێک ئەەکەی بە قوربانی بەڵام ئەوان منداڵان و منداڵانی شیرەخۆر ئەکەن بە قوربانی کەواتە جیاوازن ئێمە ئیماندار لە کردارەکانمان لە شێوازی قوربانیکردنیشماندا داواکارم لە خودای گەورە کە ئەم دەرسەمان بۆ بەرچاو ڕوونی ئێوە پێشکەش کرد بێت و وەلێمان قبول بکات بۆی کە بزانین لە دنیادا چ گوزەراوە و لەو سەردەمی خۆشمان چ ئەگوزەرێت کەواتە ئەم ململانەکانی نێوان خواپەرستی یا خۆت قوربانیکردن لە نێوان منداڵان و ئاژەڵاندا ئەمە مێژوویەکی هەیە تا ئەمڕۆ بەردەوامە جا عەقڵە و کەسەیە کە خواپەرستیەکە قوربانیشی بۆکات و ڕێگریشەکان لەوەی کە ئەم شەیتان پەرستانانە پەرە نەستێن و ئەم دروشمە کە قوربانیکردنە گەورە و پیرۆز ڕائەگرێت و لەبەر چاوی خەڵک ئایکات بڵاوی ئەکاتەوە بۆەوەی کە ئەم دروشمە بڵاو بێت لە نێو خەڵکە نەک شەیتان پەرستی داواکارمە پەروەردگار نوێژ و ڕۆژی و قوربانی هەموو لایەکمان قبول بکاتن و شەیتان پەرستەکانیش ڕەزیل و ڕیسوای دنیا و قیامەتیان بکات ئامین ئامین والحمد لله رب العالمين